إنا لله وإنا إليه راجعون. خوای گەورە سەبوری خەمی کەسبکاری بدات مامەڵەزان داواکەین لە خوای گەورە لەم مردوانە خۆش بێ لە هەر هەمویان بە تایبەتی مامەڵەزاش کە ئێستا لەسەر قەبرەکەین پێغەمبەری عەزیز و خۆشەویست صلی الله علیه وسلم کاتێک کە جەنازەیەک بە خاک دەست پێدرا دوای تەواوبوونی دەیفەرموو بەدڵ دوعای بۆ بکەین چونکە ئێستا پرسیاری لێکەین. ئێستا مامەڵەزا لە ئیمتیحانایە داواکەین لە خوای گەورە زمانی پاراو کات خوای گەورە زمانی پاراو کە بۆ جوابدانی مەلایکەکان بە زمانێکی فەسیح و پاراوە بڵێ خوای من ئەڵڵایە محەممەد پێغەمبەری منە صلی الله علیه وسلم ئیسلام دینی منە ئێمە شایەتیە دەین ئەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لەبێ گوێ لە دەنگی ئێمە نییە بەڵام شایەتی بۆ دەین کە الحەمدلله ئەهلی ئیمان و تەقوا بوو ئەهلی مزگەوت بوو ئەهلی شەو نوێژ بوو هەموو ساڵێک نۆمینی حاجیانیشی گرتووە بەڵام ئەم ساڵ قسمەتی نەبووە و دوایەوە الحەمدلله بە زمانی بە ڕۆژوە جەڵدەلی داوە و پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر کەسێک بە زمانی بە ڕۆژوە وفات کە خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە ئەم کاتێک کە جەڵدەلی داوەتی دوایەوە هۆشی نەهاتۆتەوە ئەمە نیشانەی ئاخر خێریە الحەمدلله و پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر موسڵمانێک لە شەو ڕۆژی جومعەدا بمرێ خوای گەورە لە عەزابی قەبر دەیپارێزێ الحەمدلله ئەمیش لە شەو ڕۆژی جومعەدا وفاتی کردووە شۆ بە یا ڕۆژ بێ ئینشاڵڵا ئاخر خێریە وە لە ڕۆژی جەژنی قوربانیشدا کە ڕۆژێکی پیرۆزە بەلای خوای پەروەردگارەوە الحەمدلله وفاتی کردووە ئێمە ئینشاڵڵا شایەتی بۆ دێن کە ئینشاڵڵا آخر خێر و داوا ئەکەین لە خوای گەورە کە زمانی پاراوکە ئێمەش بە چاوێک لە کەسێکی وەکو مامەڕەزا بکەین خوای گەورە لێی خۆش بێ کە ئەهلی مزگەوت بوو بەیانیانیش لە مزگەوت بوو ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێوێ دەفەرمێ هەر کەسێ لەسەر زەویە بەرامبەر بە خوای گەورە ئەدەبی نەبێ و حساب بۆ فەرمانی خوا نەکا و فەرمانەکانی جێبەجێ نەکا عیبادەت و خواپەرستی بۆ نەکا خوای گەورە لە دوای مردنی لە ژێر زەویە ئەدەبی فێرەکات عاقڵیەکە بەڵام تازە قیمەتی چییە تازە ڕۆشت بۆیە ئینشاڵڵا ئێمەش بە دەرز و عیبرەت وەرگرین نامێت کاتان زیاتر لێ بگرم خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە بەڵام وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خۆمان بۆ ئەم شوێنە ئامادەکەین ئەمە سەرنجامی هەمومانە مەسیری هەمومانە با بە سەربەرزی و بە سەرفرازی و بە عیبادەت و بە تەقوا و خواناسی و بمرین بۆ ئینشاڵڵا گومانی باش بە خۆمان بەرین خەڵکیش گومانی باشمان پێبەرێ ئێمە الحەمدلله گومانی باشی پێ دەبین داواکەین لە خوای گەورە دەڵێن خوایە گیان خوای گیان زمانی پاراوکی بۆ جوابی مەلایکە یا ڕەبی خوایە زمانی فەسیحکەی خوای گیان قەبرەکەی بۆ فراوان کەیتەوە هەتا چاوی بڕەکە یا ڕەبی خوایە لە ناخۆشیەکانی ناڕەحەتەکانی قەبر بیپارێزی یا ڕەبی خوایە لە سزای خۆت بیپارێزی خوای گیان دەرگای بەهەشتی بۆ بکەیتەوە ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەریدا لەو کەسانەی بگێڕی کە عیبادەت و خواپەرستیەکانی دەوری ئەدەن و لە سزای تۆ دەیپارێزن یا ڕەبی خوایە ئاخری هەموو لایەکمان بەخێر بگێڕی پاداشتی خێری ئەو موسڵمانانش بدەیتەوە خوایە گیان مردنێکی ئاوەش بە نسیبی ئێمە بکەیت آخرمان خير كيدا روجي بيروزي وقو جمعة وفات كين يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين خوشي هر وصيتك والحمد لله تعزيش تقريبا نماوا كتعزيب وتعنا لسه سنتك بيغمري خواه صلى الله عليه وسلم وصيتك دوا كيش أموزعيش تعزيب شتيشيني بإذن خواه يوش دعاي خيري وكان هموتان قدني عذاب كان يا ربي خواه قدني عذابي هرشي شاكە و خێر و عیبادەت خوای گەورە لێ قبولکەی و بیکەیتە کەفارەتی گوناهەکانی بیخەیتە بەهەشتەوە ئامین ئامین خوا پاداشتی خێری ئەوش بداتە خوا لەتان ڕازی بێ و خوای گەورە سەبوری خەمی کە سوکار و مناڵەکانیشی بدا و خێزانەکانیشی بدا ئینشاڵڵا خوا لەتان ڕازی بێ و یا خوا بەخێر بەسەرتەوە